خۆش شاردەوە مام ئەحمەد عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەتوڵڵا بەخێر بێتەوە چۆنی شکر باشی وەزن چۆنە چاچی ئەوە حتممە دەشمان ناسیت خۆوە نییە چۆنی شکر باشی بەخێر بێتەوە لە شوانی بووی بەڵێ باشە بۆ تاخیر بۆ مەڕەکە هاتەوە تو هەر ناتەوە ترسیەوە ناتمەوە لە ترسیەوە والله. ئێ بۆ کاکە خۆ ئێمە نە ئاربیجیمان پێ نە دۆشکەمان پێ وڵی بەر کامیرەکە ئەی چۆنی دەنگ و باست لەگەڵ ڕەمەزانە چۆنی پشت بەخۆ قیتی باشم ئەلحەمدولیلا بیلاکەوی بەس باش باش ئێ کاکە ئەوە هینیشت پێ کەرەکەشت پێ سواری کورە کەرە گەرما بووی مڕمامۆستا وەڵا گەرم بوو گەرم تو بۆ خۆت ئستراحەتی بخۆت منیژە گەرمای لێەوەم بخۆ کورە وەڵا عیبت نییە تو باش باشە ئەی لەکەیەوە ڕشتووی ساعت حوتەوە لە سا حوتەوە وەڵی یاخوا لەش ساغ بێ یاخوا بەرە وەڵا بەس دوورکەوتیتەوە وڵی 6 کیلۆمەتر ڕۆشتمە ئەوە نا دیارەبێ لەش ساغ بێ یاخوا